کەسێک تاوانێک بکات و بە تاوانەکەەوە بمێنێتەوە یاوەکو بە سزایەک خۆی لەو تاوانە پاکاتەوە باشترە، کامیان باشترە؟ و هەندێک لەم مەوزوعمان ڕوون کردەوە هەر لە ڕێگەی گفتوگۆکەوە، ئەوەی کە هەردووکیان پێگەیشتن ئەوەیە کە پۆلیسیش بڕوای وایە کە سزایەکی ڕەوا ئامانجەکەی لای ئەو کەسە کە وەری دەگرێت ئەوەیە کە لەو خراپیە دەرباز بێ کە بەهۆی کردنی ئەو تاوانەوە تووشی دەرونی بوو. تاوان بۆەوەی زیاتر ئەوە ڕوون بێتەوە کە لەبەرەوەی ئەو خراپیەی تووشی دەرونی ئینسان دێ یەک بە ئاسانی بەنج دەکرێت، دەپۆشرێ و بە ئاسانیش نادۆزرێتەوە، چونکە دەروون شتێکی بەرجەستە نییە، یعنی وەکو لەش نییە تۆ بتوانانی لە ڕێگەی پشکنینەوە بە ئاسانی لەشیش قورسە تۆ بتوانانی ئەو نەخۆشیە تەشخیصکەی کە تووشی بوو. دەرونیش بە ئامانشەوە. اینجا دەروون شتێک نییە لە ژێر دەستی هیچ کەسێکی ترا بێت تاوەکو بتوانێت نەخۆشیەکە تەحدید بکات. یعنی کەسێک لە ناو خۆیە هەست بەوە دەکا کە تووشی ئەو نەخۆشیاتوە، دەرونی تووشی نەخۆشیاتوە. لەبەرەوە لێرە ئەگەر بێت و کەسەکە خۆی هەست بەوە نەکات دەرونی تووشی نەخۆشی هاتووە، ئەوە لە ڕاستیە ئەو چارەسەرش ناتوانێت بدۆزێتەوە کە دەبێت وەریگرێ بەوەی لەو نەخۆشیە پاک بێتەوە. بەڵام ئەم جۆرە لە سزا وەرگرتن کە سزایە وەک چارەسەر نەک سزا وەک تەمێکردن، لە ڕاستیە جیاوازە لەو سزایی کە لە ڕێگەی هێزەوە بەسەر کەسانێکا دەسەپێندێن کە خۆیان نایانەوێت سزاکە بدێن، یعنی خۆیان وەکو وایە تۆ کەسێک نەخۆش بێت و بە ناچاری بتەوێ چارەسەری بکەیت. یعنی لێرا ئەو کەسە وەکو منداڵێک دەبیندێ کە خۆی عەقڵی بە شتەکە ناشکێ و تۆ دەبێ بیبەی چاکی کەیتەوە. بەڵام لە ڕاستیە دەروون وەکو جسم نییە، یعنی دەروون ئەگەر جەستە شتێکی جیاوازە لە خودی ئێمە شتێکین و جەستە شتێکی ترە. لەبەرەوە ئەگەر جەستەمان نەخۆش بێ ئێمە خۆمان دەتوانین جەستەمان بەرینە بەردەم پزیشکێک تاوەکو چارەسەری بکات. ئەگەر جەستەی منداڵەکەمان نەخۆش بێ کە جارێ ئەم منداڵە ئەو زاتەی یا دەرونی هیشتاکو پێ نەگەیوە و خاوەنی ئیرادە نییە، خاوەنی ئەوە نییە کە هیشتاکو نەبووە بە ئینسان، هیشتاکو لە خۆناغی زیندەوەرایە وەک هەر زیندەوەرێکی تر. تەمەنەمەی بۆ منداڵ کە ئێمە منداڵ خۆی منداڵ نایەوێ بیبەیتەوە بۆ لای دکتۆر، چونکە ئازیەت دەچێت ژێر بە پێی بنەمای ئێش و ئازار دەچێت بەڕێوە. بەڵام ئێمە ئەم منداڵە دەبین بۆچی؟ چونکە خۆی عەقڵی بەوە ناشکێکە نەخۆشە. ئێمە بە زۆر دەرمانەکەی پێ دەدەین لەبەر ئەوەی ئەوە نازانێ ینی و ناشتوانێ بزانێ، ینی ئەوە نییە کە دەتوانێ بزانێ و بەڵام خۆی نایەیە بزانێ، نا هەر ناتوانێ بزانێ چونکە منداڵە، ناتوانێ ئەو شتانە ڕەپتکە، ناتوانێەوە ینی مەوزوعی سەبەب و مسەبیب کارتێکەر و کارتێکراو لەلای ئەو ئەم ڕەبتە دروست نابێت، ناتوانێت دەرکی پێ بکە، یعنی ناتوانێت دەرک بەوە بکە ڕاستە ئەم دەرمانە ئەو نەخۆش ئەو ئازار دەدا بەڵام چاکی دەکاتەوە، یعنی ئەمە دەرک پێ ناکات. لەبەرەوە ئێمە
منداڵێک یا هەر حیواناتێکی تر کە خۆی عەقڵی بە ئینەکەی خۆی ناخشکێ نەخۆشیەکە ئێمە دەیبین، چونکە ئەو نە منداڵەکە نە ئاژەڵەکە هیچ کامیان خۆی نییە خۆ و لەبەرەوەی خۆی نییە، ینی ئەم دەروونەی جارێ نییە، هەر شتێ بکە ئەو شوێنەی پیس نابێت، دەرونی خراپ نابێت. لەبەرەوە جارێ دەرونی چییە؟ دەرونی هیچ تاکو نهاتوەتە ناو ژیانیەوە، بەشداری لە ژیانیان ناکات. ئەوە حیوان هیچ هەر دەرونی نییە، ئەو زاتەی نییە کە پیس دەبێت بەهۆی تاوانەوە. منداڵێکیش جارێ هیچ تاکو ئەو زاتەی چالاک نەبووە، یعنی نەبووەتە خاوەنی خۆی وەک خۆ، وەک ئیرادە، وەک بیست، وەک کەسێک کە دەتوانێت شتێک هەیە بیزانێ. بەڵام ئەو کەسانەی کە گەورەن و تاوانێک دەکەن و ئێمە دەڵێن ئەگەر خۆشیان نەزانن، ینی خۆیان نازانن بە تاوانەکە، بەس ئێمە تاوانواریان دەکەین، وەفعەلەن ئەگەر خۆی نەزانێت بە تاوانەکە و ئێمە سزای بدەین بەوە لە تاوانەکە، ینی دەرونی لەو تاوانە پاک نابێتەوە، چونکە دەرون جیاوازە لە لەش، بەوەی کە دەرون خۆمانی تایە، بەس لەش ئێمە تیا نییە، لەش شتێکی جایە لە ئێمە. دەسم شتێکە ڕاستە من هەست بە ئێشەکەی دەکەم، بەس ئەوە منم هەست بە ئێشەکەی دەکەم، ئەوە ئێش دەکا، بەس منم هەست بە ئێشەکەی دەکەم. کاتێک ئەو هەستە بە ئێشەکە ڕادەگیرێ، ئەو کاتە جەستەکە ئێش دەکا، بەڵام من هەستی پێ ناکەم، وەکو بەنجکردن. ئەم منەی کە هەست دەکات بە ئێشەکە، ئەم منە هەتا طبعاً ئەمە بە نسبەتی دەروونەوە، ئەم منە لەگەڵ دەرونیا ڕەبتێکی ینی دەرونی خۆیەتی، دەرونی شتێکی گیانیان لە خۆی وەکو جەستەی، ینی کاتێک دەرونی ئەو کەسە ئێش دەکا، ینی چی؟ ینی خۆی ئێش دەکات، بەس ئەم کەسە دەتوانێت بۆ ئەوەی ئێش نەکا لە خۆی جیابێتەوە، بێتە ناو جەستەیەوە، ینی خۆی نەزانکە، خۆی ئەوەی کە هەیە خۆی پەردەپۆشکە. تامان ئەم کەسە بۆ ئەوەی ئەم خۆیەی کە خۆیەتی نەکەوێتەوە ناوی و ڕەبت نەبێت پێوەی، چی دەکا؟ بەردەوام خۆی دوور دەخاتەوە لە خۆی بە ڕێگای جۆرا و جۆر، تاوەکو سەری ئەو خۆیە نەکاتەوە کە بە تاوانەکە چی بووە؟ خراپ بوو. جا لێرە هەز دەکەم ئەگەر کەسێک خۆی کە تاوانێکی کرد هەز بەوە نەکا کە دەرونی ئازاری دەدا و دەرونی نەخۆشە و خۆی دەبێ بچێت بە شوێنەوە کە سزا وەرگرێ، ئەو کاتە سزا تەمان لێرە دەبێتە چی؟ بۆ ئەم کەسە دەبێتە چارەسەر. ئەنا بۆ کەسێک ئێستا منداڵێک کە تۆ دەرمانی دەدەیتێ و ئەوەز دەرزی لێ دەدەی، ئەوەز دەکا سزای دەدەی، ینی ئێشی پێ دەگەیەنی، هەر بۆ ئەوەی ئێشی پێ بگەیەنی، نەک بۆ شتێک کە چاک بێتەوە، ینی بۆ تەمێکردن، ئەوەی کە ئێمە ناوماناوە تەمێکردن، وەکو وایە تۆ زلەیەکی لێدەی لەسەر ئەوەی کە چووە بەلای شتێکە، بۆی تەمەی بکەی جارێکی تر نەچێت بەلای ئەو شتا. جا لێرە بۆ ئەوەی ئەو کەسە پاک بێتەوە لە تاوانەکەی دەبێ ویستی خۆی لەگەڵ ئەو پاکبوونەوە بێت، خۆی ئەمەی بوێت. ئەگەر خۆی نەیەوێت لەبەر ئەوەی ئەم خۆیە ڕەبتە بە ئەو شوێنەوە کە یعنی لکاوە پێوەی لێجا نابێتەوە، وەکو جەستە نییە کە لێجا بێتەوە. لەبەر ئەمە ئەگەر خۆی حازر نەبێت لە ناو سزاکە، ویستی خۆی حازر نەبێت، ئەوە پاکبوونەوەکە ڕوونادا. ئەوەی کە ئەوە تەنها ئێشەکە ئەگەر ئێشێک بێتەنا بەچی دەگا؟ بە جەستەی دەگا. یعنی ئەمە وەکو دەرمانەکە نییە کەسەکە دەیخوایە دەرزیەکە یا ئەمەلیاتێکە جەستەکەی ئێش دەکا و دواتر جەستەکە چاک دەبێتەوە. لە ڕاستیا سزادانی جەستە
یا هەر سزایەکی تر ئەمە تەنها شتێکی ڕەمزیە یعنی ئەمە ینی ئەوەی کە من قبوڵی ئەمەم هەیە کە سزا بدەم نەک ئەمە سزاکەیە کە کەسەکە وەری دەگرێت یعنی کە ئەمە قبول دەکە ئەوەیە کە حەق قبول دەکات یعنی کاتێک ئەم کەسە ئەمەی وەکو حەق نەبینێ وە خۆی بەرەو پیری نەچێت ئەو کاتە ناکەوێتەوە ژێر فرمانی ئەو فرمانی کە حەقە یعنی ئەو کاتە وجودێکی ڕەوا پەیان ناکاتەوە لە ناو ناڕەوایەتیە دەمێنێتەوە و ئەوەی توش دەبێ ئەم ویستەیە کە وەکو بڵێ جەوهەری دەروونە ویستی ئینسان جەوهەری دەرونی ئینسان ئەم ویستەی کە ئێمە هەمانە تەبان زیندەوەرەکانی تر لێی بێبەشن و لێرەشەوەیە بۆی بوونی ئەم ویستەوەیە ئێمە مۆزوعی حەق و ناحەق لە لامان وەکو فکرێش وجودی پێیا کردووە ئێمە شتێکەیە بیری لێ دەکەینەوە وەکو حەق وەکو ڕەوا وەکو چاک وەکو هەر شتێکی تر لەمانەی کە دەکەونە ناو مۆزوعی چاکەوە فەرزان ڕازگۆیی ڕێویە کە فێڵ دەکا درۆ دەکا لە ڕاستیا درۆ ناکا ڕێوی ئەوە بۆ ئەو ئالیەتێکە بۆ خۆپاراستن یعنی شتێک نییە ئەمە بە ئیرادە بیکە ئەمە هەر جۆرێکە لە وەکو بڵێ لە ناو وجودی ئەوە ئەم شتە چییە ئەم شتە دانراوە کە ئەو لە حاڵەتێکی ئاوا ئەوە بک بۆ ئەوەی بتوانێت لە ژیانە بمێنێتەوە بەڵام کە مرۆڤ درۆ دەکا بۆ مرۆڤ ئەمە شتێکی جەبری نییە ئەو ناتوانێت ئەو درۆیەنە ئەو فێڵە نەکا لە کاتێکە کە ڕوبەڕووی مەترسیەک دەبێتەوە فێڵەکانی بەکارنێنی بەڵام ئینسان خۆی دەتوانێت ئەگەر ڕوبەڕووی مەترسیش ببێتەوە فێڵ بەکارنێنی ئیرادەی ئەوەی هەیە وەکە دەزانێ ئەم فێڵە شتێکی خراپە کە دەیکات بۆ ئەوەی ینی دەزانێت کە ئەم شتانە لێک باتەوە بەڵام ڕێویەکە ئەمە ناتوانێت لێک باتەوە لەبەرەوە دەبێ ئێمە ڕەچای ئەوە بکەین لە مەوزوعی سزا وەرگرتنە سزاکەی دەبێتە چارەسەر ئەو کاتەی کە ئەو ئیرادەی وەرگرتنی ئەو سزایە ینی ببێتە ئیرادەی وەرگرتنی ئەو سزایە لەکوێوە لەوێوە ناکە فەرزەن ئێشی پێدەگاو یا ئازارێکە و یا هەر شتێکی ترە سزاکار چی بێت لەوێوە کە قبوڵی ئەوە دەکات جارێکی تر ئەوەی ڕەوایە حکمی بکات ئەوەی حەقە حکمی بکات یعنی لێرە ئەو لە ناخۆیە حەق سەر دەخا بەسەر ئەوەی کە ناحەقە ڕەوا سەر دەخا بەسەر ئەوەی کە ڕەوایە کە ویستی ئەمەی تیا بوو ئەوی تری کە تووشی دێتە ناچیە تەنها شایەتێکە لەسەر ئەوەی ینی ڕەمزێکە بۆ ئەوەی کە ئەم کەسە چی قبول کردووە ئەوەی کە حەقە قبولی کردووە ینی حەقیش قبولی کردوێتەوە جا لێرە ئەوەندەی چاوی لەوەیە کە وجودی ببێتەوە بە وجودێکی ڕەوا کە بەوەی ئەو تاوانەوە بووەتە وجودێکی ناڕەوە ئەوە نامە ئەوە مەوزوعەتی ئەوە مەوزوعی نیە سزاکە چییە بە چ سزایە کامە ڕێگاکەیە بۆ ئەوەی بگاتەوە بێت وەکو چۆن کەسێک کاتێک کە حەقە لەسەر حەقێک کە دەیانەوێت لەو حەقە لای بدەن لەو حەقە لا ناچێ ئەگەر بێت و هەر سزایەکی بدەن بۆ ئەوەی لەو حەقە لاچێ ئەمیش هەر سزایەک بدرێ بۆ ئەوەی بگاتەوە بەو حەقە ئەو پیاە دەڕوە ینی لێرە موقفی ئەم کەسەی کە دەچێ ئەو سزایە وەردەگرێ وەکو هەمان موقفی ئەو کەسە وایە کە لەسەر حەقێک لەسەرەوەی کە لەسەر حەقێکە حەقە شت دەکەنە بەردەمی بۆ ئەوەی ناحەقێکەیە بیکە بەڵام ئەو خۆی ڕادەگرێت ناحەقێکە ناکا و چی قبول دەکات ئەوەی کە تووشی بەسەریا دێنە ینی ئەلێرە ئەگەر ئەم دوانە سیرکەی ئەوەی کە هەردووکیان چی دەکەن هەردووکیان عاشقی حەقن ئەویان بەوە کە دەستی لێبەرنادە ئەمیشیان بەوەی ینی
دەستی لێبەر نادا کە دەیانەوێت دەستی ینی هێزێکەیە دەیەوێ بەوەی ئێش و ئازارەوە دەستی لەو حەقە بپشێنێ ئەوی تریان هێزێکەیە کە نایێڵێ ئەو دەستی بگاتەوە بە حەقەکە و ئازاری دەدا و بەناو ئازارەکە دەڕواتە دەستی بگاتەوە بەوەی کە حەقە لەبەرەوە ئەوەی کە ئەم سزایە ئاوا سیرکەین لەوێەوە بۆ کەسێکی ئاوا سەیریکەین ئەوە لە ڕاستیە ئەو کاتە ئەوە هیچ کەسێک نییە کە یعنی وەکو بڵێ کەس حەقی ئەوەی نییە سزای بدا وەکو ئەوەی کە مافم لایە با سزای بدەم لە جیاتی ئەوە یعنی ئەمە وەکو وتمان ئەمە مافە ئەمە شتێکی ترە ئەمەش ئەگەر جێبەجێ ببێ یعنی فەرزەن کەسێ موڵکی کەسێکی بردووە و لە ڕێگەی هێزەوە ئەم مڵکەی لێ دەسەندێتەوە و چۆن ئەم لە ڕێگەی هێزەوە لەو کەسەی سندووە لە ڕێگەی هێزەوە لەم دەسەندێتەوە دەبێتەوە بۆ کەسەکە ئەمە حەقی کەسەکە دراوەتەوە بەڵام ئەم کەسە بە نەخۆشیەکەەوە ماوەتەوە و ئەم کەسە ڕازی نییە ئەمە بەهێز لی بسێنرێتەوە بدرێتەوە بە چونکە ئەگەر ڕازی وایە بەوەی ئەمە بگەڕێنێتەوە ئەوە ئەگەر هێزیشیان بێنایەتە بەردەمی بۆ ئەوەی نەیگەێنێتەوە شوێنی خۆی چی دەکرد ئەو هەر دەیگەیاندەوە شوێنی خۆی یعنی ئەگەر ئەمەی بویستایە خۆی ئەگەر بە ناو ئاگری شاو بواە ئەمەی کە حەقەی کە ئەوی ئەو کەسەیە کەوتوتە لای چی دەکرد بەناو ئەو ئاگرا دەڕۆشت تا حەقەکە بخاتەوە ئەو مافە بخاتەوە شوێنی خۆی تاوەکو حەقیش قبولی ئەو بکاتەوە وەکو ئەوەی کە حاکمە لەسەری و ئیتر فرمانەکانی وەکو بڵێ بەرچاوڕوونی پێ بدات و فرمانی پێ بدا کە چی بکات و چی نەکات بەڵام کاتێک کە تاوانەکرا ئیتر ئەو کاتە دەروون تاریک دەبێ ئەو کاتە ئەوەی کە حەقیش خۆی ئەوەی کە حەقە لەناو ئێمە کە ئەوەمان نیشان دەدا کە ڕێگاکەمان بۆ ڕۆشن دەکاتەوە ئەو حەقە خۆی دەپچێنێ خۆی دوور دەگرێت لەو کەسە یعنی چی یعنی نەڕێوێنی دەکا نایبا بەڕێوە کەسەکە نابا بەڕێوە بۆ ئەوەی ئەم حەقە جارێکی تر لەگەڵ یا ئاش بێتەوە ئەم شتێگەیە دەبێ بیکە شتێگەیە دەبێ بیباتەوە شوێنی خۆی ئەگەر باجەکەی هەرچی بێت واویش ئەوەی کە دەیەوێ ئەوەیە جارێکی تر لەگەڵ ئەوەی کە حەقە ئاش بێتەوە یعنی حەق لەگەڵ خۆیان ئاش بکاتەوە کاتی ئەلێرەوە سەیری ڕووداوەکان دەکەی ئەو کاتە بەڕاستی مەوزوعی سزا وەرگرتن سزا وەرگرتن نییە ینی سزا وەرگرتن ئەو کاتە وەکو دەرمان وەرگرتن وایە وەکو وایە کە تۆ نەخۆشی دەچی دەرمانێک وەردەگری یا دەرزیەک وەردەگری کە ئێشت پێ دەگەیەنێ و فعلەن شتێکەیە وەری دەگری بۆ ئەوەی شتێکەیە ڕای ماڵێ لە ناوتە و ئەمەش کە تۆ پیایە دەڕۆی ئەم سزایە ئەو شوێنەی کە لە ناو تۆ لاواز بووە وای کردووە کە تۆ ئەو ناحەقیە بکەی بە سزایە کا تێدەپەڕی ینی دەکەویتە ناو تەمرینێکی سەختەوە بۆ ئەوەی ئەو شوێنەت هێزی تەواوی خۆی وەرگرێ جارێکی تر نەبێتە سەبەبی ئەوەی کە ناحەقی بکەیت و فعلەن دەبێ ئەم شوێنە بەهێز ببێت یعنی بۆ نمونە تۆ ئەمەت کردووە لەبەرەوەی ترست لەوە بووە منداڵەکانت بن ترست لەوە بووە نازانم چی لەبەر شتانێک کردوتە و لاوازیت لە بەرامبەر ئەم شتانە وای کردووە کە تۆ ئەم ناحەقی بکەیت ئەو کاتە بەهۆی ئەو ڕێگایی کە تۆ ئەو دەرمانەی کە وەری دەگری ئەو هێزە لە ناو تا پەیدا دەبێ کە جارێکی تر ئەم شتانە ناچارت نەکەن بەوەی کە چی بکەیت ناحەقی بکەیت تامان ئەمەی کام کەسەی کە دێت ئەم شوێنە ینی ئەو کەسەیە کە فعلەن حەق ویستە بەڵام کەوتووەتە ناو چیەوە ناڕەواییکەوە بەس ئەوەی کە لە ئەساسەوە ئیتر لەگەڵ حەقا ینی پێی وایە باوەڕی وایە کە شتێک بە ناوی حەقەوە وجودی نییە هەر لە ئەساسەوە بڕوای پێی نییە تەمان بڕوانەبوون بە حەق ڕەوایەتی دەدا بەچی بەوەی کە تۆ هەموو ناحەقێک بکەیت ینی کە تۆ وات دانا شتێک بە ناوی حەق لە ناو ئینسانە نییە و لەبەر ئەوەی ئێمە هەموو ئینسانەکان دەبینین ناحەقن درۆ دەکەن بۆ نمونە مادام هەموو خەڵکی درۆ دەکا کەواتە ئەوە لە ئەساسەوە ئینسان چییە
بەجەبرەن کایەنێکی درۆزنە، بەجەبرەن کایەنێکی مجرمە، بەجەبرەن کایەنێکی تاوانکارە. ئێمە ئیتر ئەو تەسەورە دەکەین کە بەجەبرەن ئاوا بووە و کاتە ئێمە فعلەن یعنی لە شوێنێکی خۆمان کە ئێمە هەمانە حیوانێک نێتی ئێمە دەردەچین، ینی لە مۆزۆی اختیار دەردەچین. لەو کاتەیەتر ئەوەی کە ئیرادەی ئینسانی ئێمەیە و ئەو هێزی معرفەیە زانینەی کە هەیە بە حەق و ناحەق و بە هەر شتێکی تریش ئەمە چی دەکەین؟ ئێمە لەمە دەردەچین. جا لەبەرەوە فعلەن لێرە کە ئاوا سیرمان کرد ئەو کاتە ئەو سزایە، سزاکە ناو سزایە کە محکەمەکان دایان ناوە یا هەر شوێنێکی تر دایان ناوە وەکو شتێکی ستاندارد کە هەر کەس ئاوای کرد و بەو شێوەیەی کرد، یعنی ئەمە لەسەر کەیفیەتە، لەسەر چێتی نییە. یعنی ئەو شتەی چۆن کردووە حەسە بە چۆنکردنەکەی سزاکەش دەگۆڕێ، حکومەکە دەگۆڕێ. ئەمە شتێکی ستانداردە دانراوە بۆ ئەوەی خەڵکەکە هێزێک هەیە ئەم هێزە ناچاری بکە بەوەی کە پەلاماری یەک نەرن، جگە لەوەش کە ناچاریان دەکا پەلاماری یەک نەدەن، ملکەتیشیان دەکا بۆ دەسەڵاتێک کە ئەو هێزەی هەیە. یعنی دەبێ بەپی ئەوە بڕۆن بەڕێوە کە ئەو دایناوە ئەو قانونانە، چونکە لێرە سزا بەپی چی دادەندێ؟ بەپی مخالەفەکردنی یاسایەک لە یاساکانی دەوڵەت. ئەو یاسایانە کێ دایان ناون؟ ئەو یاسایانە پەرلەمانی ئەو حکومەتە دایناوە، کۆمەڵە یاسایەوە کۆمەڵە خەڵک لەوێ کۆبوونەتەوە بە کۆی دەنگ وتویانە ئەم یاسایە دادەنێن بۆ ئەوەی خەڵک پێڕەوی بکە. یعنی یاسایەکە ئەوەندەی ڕەبتی بە زروفەوە هەیە، چونکە لەگەڵ زروفە یاساکانش چی لێچیان لێدێ؟ یاساکان دەگۆڕن. یاسای وەزعی یاسایەکی جێگیر نییە، بەڵام ئەوەی ئەخلاقیە شتێکی جێگیرە. فەرەزەن تۆ دزیکردن لە هەر زەمان و کات و شوێنەکە بێ هەر خراپە. لەبەرەوە لێرە کاتە زروفەکان دەگۆڕێن و یاساکان دەگۆڕێن، ئەم یاسایانە یاسای چینین؟ یاسان بۆ سەردەمێکی دیاریکراو دانراون، ئەویش بۆچی؟ بۆ ئەوەی لە ڕێگەی هێزەوە نەک لە ڕێگەی ئەوەی کە ڕەوایە. یعنی لە جیاتی ئەوەی فەرەزەن خەڵکەکە بەرەو ئەوە بڕوا کە خۆی لەناو خۆیە حەق بناسێت و ناحەقی نەکا بەرامبەر یەک. تەمان ئەگەر ئینسانەکان ئاوا بوون و کاتە پێویستمان بەچی نیە، پێویستمان بە هێزێک نییە بێت کێشەکانمان حەق و ناحەقمان بۆ لە یەکتر جیاکاتەوە. یا لەبەرەوە ئەمانە نابێ کاتێککە لێرە ئەمە دەخوێنینەوە لەبارەی سزاوە، نابێ بەڕاستی ئەو سزایە بێتە پێشاومان کە کۆمەلگایەکی دیاریکراو بۆ ئەوی شکاندنی نەریتەکەیەوە هی تاکێک لە تاکەکانی دەدا، یا حکومەتێکی دیاریکراو سزای تاکێک لە تاکەکانی دەدا، ناچاری دەکا بەو سزایە، ناچاری دەکا بەو سزایە. چونکە وتمان بە ناچارکردن بەم سزایە ئەسڵەن ئەم کەسە چی نابێت؟ چاک نابێتەوە لەو نەخۆشیی کە تووشی دەرونی بووە. و ئەمە ئەگەر خۆی ویستی بۆ چاکبوونەوە نەبێ، ویستی بۆ چاکبوونەوە نەبێ، هیچ هێزێک ناتوانێت چاکی کاتەوە. بەڵام جەستەمان وانە ئێمە بمانەوێ و نەمانەوێ ئەگەر جەستەمان تووشی نەخۆشیە گاتە بێ، دەرمانێکی دیاریکراوەیە ئەو نەخۆشیی پێچاک دەبێتەوە، دەستمان بەستنەوە و دەست و قاشمان بەستنەوە و چوزانەمە و دەرزێمان لێدەن، ئەوە ئیترە و نەخۆشیەوە چاک دەبێتەوە. ئێمەش ناتوانین نێڵین چاک بێتەوە. یعنی هیچ ئیرادەیەکمان لە چیانە لەوانەیە کە ینی چاک نەبێتەوە. ئەگەر هاتووە ئەو هێزە تەمەنجەکەی ئیرادەی ئێمەی گرتەوە، یعنی ئەو هێزە دەتوانێت ناچارمانکە ئەگەر جەستەمان هێزێکی دەرەکی دەتوانێت ناچارمانکە ئەگەر جەستەمان نەخۆش بکەوێ ئەوە بە دەرزیەک بە دەرمانێک جەستەمان چاک بکاتەوە. بەڵام کە دەروونمان نەخۆش دەکەوێت هیچ هێزێک نییە جگە لە خۆمان، هیچ هێزێک نییە ئەو دەرمانە بدا بەو دەروونە تاوەکو چاک بێتەوە ئەگەر بێت و کەسەکە خۆی نەیەوێت.
يعني وەکو وایە ئێمە دەزانین دەرمانێک دەکەینە ناو جەستەوە ئەو نەخۆشیی کە هەیە جۆرێک لە تەفاعڵ ڕوو دەدا لەو جەستاوە ئەو نەخۆشیە ناهێڵێ ئەمە ئەگەر ئەوەی دەروون بێنینە سەر ناو جەستە یا جەستە بکەینە خاوەنی ویستێک اختیارێکە هەیەتی ئەو کاتەوەکو وایە ئێمە دەرزیەکەی لێدەین بەڵام جەستەکە چی نەکە وەری نەگرێت یعنی ئەو تەفاعولەی لەگەڵ نەکات ئەی جەستەش کە تەفاعولەکەی لەگەڵ نەکرد ئەو کاتە ئەو جەنگەی لە نێوان دەرمانەکە و نەخۆشیەکە هەیە چی نابێت نایەتە ئاراوە تا دەرمانەکە زاڵ بێ بەسەر نەخۆشیەکە وەکو وایە دوو کەس یاریەکەیە لە یاریەکە دەیانەوە یاری بکەن نایە یەکێکیان ینی دەزانێت کە ئەوی تر دەباتەوە و دەبێ یاریەکەش بکەن اینجا دەردەکەوێت ئەوی تر بردوێتیەوە ئەو ناچێتە ناو یاریەکەەوە ئێکە نەچوویە ناو یاریەکەەوە و مۆزوعی هێنەیەک لا نابێتەوە کە فعلەن کامیان دەتوانێت لەوی تریان بەرێتەوە لەبەرەوە دەرمانەکەش ئەگەر بچێتە ناو جەستە ئەگەر جەستا و ویستەی تیابێت نەیەڵێ لەگەڵ نەخۆشیەکە بکەوێتە ناو جەنگەوە ئەو کاتە یاریەکە نەتیجەی نییە فعلەن ئەو کاتە جەستەکە چاک نابێتەوە طبعا لە مۆزوعی دەروونە ئیلانا دەبێت ئەم کەسە ویستی خۆی حاکم بێ حکم بکایە لەویاکە ویستی خۆی بیەوێ چاک ببێتەوە یا چاک نەبێتەوە ئەگەر ویستی خۆی مشارەکەی ئەمە نەکاوەکو وتمان بە هیچ هێزێکی دەرەکی ئەم چاکبوونەوەیە ڕوونادا ئێستاوە بزانم شتانێکی زۆر ڕۆشن بوونەوە اینجا لەسەر ئەساسی ئەمە دەست دەکەین بە خوێندنەوەی تێکستەکە خۆی دەروون بەڕاستی کاتی ئەمە دەڵێن سایکۆلۆژیا خۆی لە دەروون نەکۆڵێتەوە بەڵام لەناو دەروونە فەرزانەوە نەخۆشیە دەرونیانی کە تووشی ئینسان دەبێت لە دەرەنجامی چییە لە دەرەنجامی ئەوەیە کە دەروونی ئەو کەسە تەوازنی هارمۆنیایی تێکچوو و گەڕانەوەی ئەم هارمۆنیایە بۆ دەروون ئەمە تەبەن بە عیلاجی سایکۆلۆژی ناکرێت یانی فەرزەن هەندێک شت هەیە هەندێک شت هەیە ڕەبتی بە هینەوە هەیە ینی شتانێکی عاتیفیەوە هەیە ئەمە دەکرێت بە لە ڕێی سایکۆلۆژیاوە کەسێکی سایکۆلۆژیست ئەم کێشەیە حەلکە فەرزەن کەسێک دایکی مردووە سۆزی دایکی نەبینیوە تووشی حاڵەتێک بۆ چون دەبینێ دۆخێکی تایە ئەمە من کە ڕەبتی بەم فترەی مناڵیەوە هەیە ئەگەر لە حەزەشمان کردبێ فرۆید کە باسی نەخۆشیە دەرونیەکان دەکات لە ڕاستیان ڕەبتی دەکاتەوە بە ئەو حەوت ساڵەی سەرەتاوەتە ینی دامەزانی ئەو سایکۆلۆژیای منداڵەکە لەو زەمانە بەڵام ئەمەی کە دەڵێن دەروون لە فەلسەفا لە ڕاستیان جیاوازە لە دەروون لە سایکۆلۆژیا دەروون لە فەلسەفا شوێنی حەسەد و غیرەش تەمان غیرەش باز دەکرێت لە ناو سایکۆلۆژیا حەسەدە و غیرەیە و حەزکردن بە زاڵبوون و تاوانکردن و ئەمانە کە هەمووی لە ناو ئینسانە پیا دەبن ئەمانە تەمان هەمووی دەرەنجامی چییە کە ئەمە ڕوو دەدا لە ناو دەروونە لە دەرەنجامیەوەیە کە تۆ ناڕەوایەتی دەکەیت ینی ناڕەوایەتیکردن باوکی هەموو نەخۆشیە دەرونیەکانە بەڵام ئەم دەرونیە بەو معنە نییە کە ئێمە کەسێک دەبینین دەڵێن شێت بۆ لە ڕووی دەرونیەوە نەخۆشە یا فلان مشکلەیەکی هەیە مشکلەکەی عاتیفیە تەبەن ئەمانەشە لەلایەکەوە کەسانێک کە تووشی ئەو نەخۆشیانە دەبن لەلایەکەوە ڕەبتی بەینەوە هەیە ینی جاری وایە ڕەبتی بە جۆرێک لە سوڵتەوە هەیە دەیەوێ هەیبێ ناتوانێ هەیبێ ئەم زاڵبوونە لە ناویان دەشکێ ناتوانێت زاڵ بێت دەشکێ شکست دێنێ لە دەرەنجامی ئەمە تووشی وەزەر دێز دەکات دنیای بەسەرا ڕووخاوە یا شتێکەیە ناتوانێت بەدەستی بێنێ تووشی وەزەکی ئاوا دەبێت یعنی ئەمە دەچینە ناو منتقەیەکی تر کە سایکۆلۆژیا مامەڵەی لەگەڵ دەکات بەڵام دەروون وەکەوەی کە فەلسەفە مامەڵەی لەگەڵ دەکات
زۆر جاریش بە لێرە لە تەرجەمەکانە بە ڕۆحیشین کراوە بەس لە ڕاستیان ڕۆح ینی ئەگەر بە معنابێ ڕۆح نەخۆش دەبێت ڕۆحیش نەخۆش بکەوێت بەس ئەمە وانە ینی مۆزوعەکە دەروونە چونکە ڕۆح فرماندەرە بە هێزی فرماندەرە ینی ئەوەیە کە فرمان دەدات یعنی ڕۆح هەر خۆی سەرچاوەی ئەو فرمانانەیە کە حەقن و ئەو فرمانانە دەردەکات بۆ کەسەکە و لە بەرەوام دەستگایە خۆی نەخۆش ناکەوێت لە ناویسانە ئەم هێزە فرماندەرە بەس لە پاڵ ئەوە کۆمەڵی هێزی فرماندەری تر هەن کە فرمان بە ئینسان دەکەن شتێک بکایانەکە و ئەوانەی کە ئەم فرمانەی پێ دەکەن هەندێکیان ڕەبتی بە غەریزەوە هەیە ئەوەی کە بنەمای چێژ و ئازار ئەمانەیان تووشی جۆرێک لە نەخۆشی کەسەکە تووشی جۆرێک لە نەخۆشی دەرونی دەکەن بۆ نمونە ئەگەر چوزانم ینی لە دەرەنجامی تێکچوونی ئەو تەوازنەی کە هەیە ئەمانە شتانێکن دەبێت جای بکەینەوە لەمەی کە هەیە و من بەڕاستی نامەوێت وەکو بڵێ دەمەوێت لە تەرکیزێکی تەوامان لەسەر ئەوەی کە سوکرات هەیە ئەوە هەبێت ینی نامەوێت زیاتر لەوە بڕۆن چونکە ئەوەی کە ئامانجمە لێرە ئەوەی ڕۆشناییەکی تەواو بخەمە سەرەوەی تێکستەکەی کە هەیە بەس بێگومان دەروون لێرە ئەوە نییە کە لە سایکۆلۆژیا باز دەکرێت بەڵام ئەی چییە ئەوەیە کە ئێستا ڕوونم کردەوە ینی ئەوەی کە ئێستا ڕوونم کردەوە کاتێک کەسێک کە ناڕەوایی دەکا ناحەقی دەکا زوڵم دەکا چی لێ دێت ئەو شوێنەی چی لێ دێت و بۆ ئەوەی چاری بکە دەبێت چی بکە ئەوە وەزانم ڕۆشتم کردەوە ینی ئەم دەروونە ڕەبتی بە ڕەوا و ناڕەوا و جەهل و زانین و ئەمانەوە هەیە ینی ئەوە دواتر تەبەن بە وردی باسی دەکات بەردەوام بوومەنیە جا ئێستا من تێکستەکە دەخوێنمەوە ئەوانە گەیشتە ئەوەی کە هەردووکیان پۆلسیش گەیشتە ئەوەی کە بە سزای ئینسان بە سزایەک دەرونی لە نەخۆشی لەو نەخۆشیەی کە بەهۆی تاوانێکەوە تووشی بووە چاک دەبێتەوە وەکو وایە بڵێ جەستەیەک بەهۆی خواردنێکی خراپەوە تووشی نەخۆشی هاتووە دەرمانێک وەردەگرێت بەهۆی ئەو دەرمانەوە لەو نەخۆشیە ڕزگاری دەبێت کە بەهۆی خواردنی ئەو خواردنەوە تووشی بوو ئەمیش کردەیەکە خواردنی خواردنێک کە خراپە ئەمە کردەیەکە کە تۆ ئەنجامی دەدەیت تاوانش کردەیەکە کە دەیکەیت بەهۆی کردنی ئەمەوە شتێک لە ناو تا ڕوودەدا لە دەروون تا ڕوودەدا ئەمەی کە لە دەروون تا ڕوودەدا وەکو چۆن ئەو دەرمانێکەیە بۆ چارەسەرکردنی ئەمیش دەرمانێک بۆ چارەسەرکردنی ئەوە هەیە کە لە دەروونە هەیە و ئەمە ئەوە پاک دەکاتەوە ینی پاکت دەکاتەوە لەو پیسیەی کە بەهۆی لەو خراپیە کە بەهۆی ئەو کردەیەوە تووشت بوو ینی لێرە بۆ نمونە ئێمە خواردنێکی خراپ بۆ گەنبوو دەخۆین نەخۆش دەکەوین بەڵام لەوی ترا دەروونمان چۆن نەخۆش دەکەوێت ئێمە خواردنێک دەخۆین کە دزیومانە خواردنێک دەخۆین کە زەوتمان کردووە هی ئێمە نییە و ڕەنجی ئێمە لەناو ئەم خواردنانە هێزی ئێمە وزەی بوونی ئێمە ینی ئەوەی کە لە ئێمە ئایا ئەو ئیشە دەکاتاوەکو ئەم خواردنەی لێ پیا بێت نەچوەتە ناو خواردنەوە و هیچ وزەیەکی مقابل کە سەرفمان کردووە نەمان گۆڕیوەتەوە بەم خواردنەی ینی شتێکمان کە وزەی خۆمانمانتیا سەرف کردووە نەمان گۆڕیوەتەوە بەو ئەو وزەیەی ینی بەو خواردنەی کە ئەو وزەی ئەو کەسەی تیا سەرف بووە تاوەکو هەردوو وزەکە هاوتا ببنەوە وەوە ئەو سەنگێ بپارێزێەوە من بۆم هەبێ ئەو خواردنە بخۆ کاتێک کە ئەمە بەو شکلە نەبوو ئەو کاتە ئەو خواردنە ئیتر بۆ من دەبێتە ئەو نەخۆشیە بەس نەخۆشی بۆ کوێ بۆ جەستەم نەخۆشی بۆ دەروونم بۆ ئەو حەساسیەتەی ئەو هەستەی کە ڕێنوێنیم دەکا ئەو هەستە نەخۆش دەخا لە کاری دەخا و هەستکردنی من بە ڕێگاکەم بەوەی کە چاکە و کە چاک نییە بەوەی کە ڕەوایە و کە ڕەوانیە ئەم هەستەم کوێر دەبێتەوە
ئیتر بەرچاوم قودرەتی ئەوەی نییە بەرچاوم ڕۆشن بکاتەوە و بۆ ئەوەی جارێکی تر ئەو ڕۆشناییان بۆ بگەڕێتەوە دەبێت چاری خۆم بکەم. ئێستا ئەو دێت مقارنە دەکات لە بینی ئەو بەڵاو دەردەی کە ئەو دەردانەی کە تووشی سێشت دەبن، یەکیان تووشی مڵک دەبن، یەکیان تووشی جەستە دەبن، ئەوی تریشیان ئەوانی تریشیان تووشی دەروون دەبن. ئەم سانە دیاری دەکات هەر یەکە لەمانە ماڵ و مڵکی تۆ سەروەت لەگەڵ جەستەت لەگەڵ خۆت ئەم سیانە هەر یەکە چی هەیە؟ دەردی خۆی هەیە کە تووشی دەبێت. جا ئەو لێرەوە ئیتر بەرەبەرە دەیەوێت شتێکەیە ڕۆشنی کاتەوە، ئەویش ئەوەیە ئایا لەناو ئەو دەردانەی کە تووشی ئینسان دەبن ئەو سێ جۆرە لە دەر کە تووشی سێ منتیقەی جیاوازی ئێمە دەبن کام دەردەیان لە هەمویان خراپترە؟ ئایا مصیبەت و بەڵاو مصیبەت و دەردێک چوزانم نەکبەتیەک تووشی مڵکەکەت بێت خراپترە یا تووشی جەستەت بێ یا وەکو تووشی دەروونت بێت؟ و لەگەڵ پۆلس دەیەوێت ئەم سیانە دیاریکە وە کام لەمانە بەدبەختترە، ئەوەی کە نەخۆشیەکە تووشی سەروەت و سامانەکەی بووە یا ئەوە تووشی جەستەی بووە یا ئەوە تووشی ئەو نەخۆشیی تووشی دەرونی بووە. ئەم نەخۆشیانە کارێکان تووشی شوێنێکی کەسەکە دەبن. ئەگەر کەسێک تووشی یەکێک لەمانە بێت سێ کەس توش ببن کامیان بەدبەختە؟ هەر یەکیان تووشی یەکێکیان سەروەت و سامانەکەی تووشی نەخۆشیەکە بێت، یەکێکیان جەستەی ئەوی تریان خۆی یا دەرونی. ئەم سیانە کامیان ئەگەر ئەم نەخۆشیانەیان توش بێ بەدبەخترە؟ ئێتر ئەو دێ باسی ئەوە دەکات. تەبەن دەڵێ لای تۆ کەسێک ئەگەر سەروەت و سامانی هەبێت خراپترین دەرد کە تووشی ببێت چییە؟ ئایا نەداری نییە؟ ئەگەر کەسێک دارا بێ، کەسێک دارا بێ خاوەن سەروەت و سامان بێت، دژەکەی چییە؟ نەداریە. ئای نەداری دژی داراییە. کەسێک دارا بێ و خاوەنی مڵک و ماڵ بێت، ئەڵێ ئایا خراپترین دەرد کە تووشی کەسێکی دارا بەبێ نەداری نییە؟ فەرزانم کەسە گەر زەرەرێ بکە لە معمەلەیەکە یا شتێک لە دەست بدا ئەمە خراپترینەکە نییە. ئەوە خراپترینە کە ینی ببێ بە نەدار، ینی نەداری بێ شتێک بێت وای لێ بکە کە ئیتر دارای هیچ شتێک نەبێت، ینی خاوەنی هیچ شتێک نەبێت. ئەمە ئەڵێ خراپترین شت نییە کە تووشی کەسێکی دارا دەبێتەوە. جگە لە خۆڵسیش دەڵێ جگە لە نەداری هیچ شتێکی تر شک نابم، ینی خراپتر بێت. ئەی لەش ئەڵێ لای تۆ ئەو خراپەیە تووشی لەش دێت، لاوازی و نەخۆشی و ناشیرینی و شتانێکی لەم جۆرانە نییە؟ لەش تووشی چی دەبێت؟ لەش تووشی یا لاوازی دەبێت یا تووشی نەخۆشیەک دێت یا تووشی ئەوە دێت ناشیرین دەبێت، دەسووتێ شتێکی لێ دێ و هینەی خۆی نامێنێ و جوانیەکەیەتی. ئەڵێ ئەمانە نەخۆشیەکانی جەستەنی؟ دەڵێ با. ئەجا سوکرا دەڵێ ئەی پێدوانیە خراپەش هەیە تووشی دەروون دەبێت؟ یاساهی ئەو دوانەمان دیاری کرد خراپەکانی کە تووشی ئەو دووشتە دەبن، یەک تووشی جەستە دەبێت ئەوی تریان تووشی سەروەت و سامان دەبێت. دەڵێ ئەی خراپەش نییە کە تووشی دەروون ببێت؟ خۆڵس دەڵێ بێگومان. زانین ئەو نەخۆشیانە چی؟ ناڕەوایی و نادانی و ترس و شتانێکی لەم جۆرە ئەو خراپانە نین کە تووشی دەروون دێن بە دڵنیاییەوە ئەو خراپانن. ئێستا ترس بۆ نمونە، ترس لە شوێنێکەوە دەکەوێتە ناو ئەو سایکۆلۆژیا باوەی کە ینی ئەو دەروونەی کە سایکۆلۆژیا لێ دەکۆڵێتەوە، لە عینی کاتی شاهر دەکەوێتە ئەو شوێنەش کە ڕەبتی بە ڕەوا و ناڕەواوە هەیە. ینی بۆ نمونە ئەگەر کەسێک ناڕەوایی نەکات ناترسێت، ینی ئەوەی کە ناڕەوایی کردووە ترسیشی هەیە. ینی لەبەرەوە ڕەوا و ناڕەوار لە لایەکی تیشەوە ڕەبتی بە ترس و بە شتانێکی تری سایکۆلۆژیەوە هەیە. ینی ئەوەی تەسیر لەسەر ئەم دەروونە دەکا
لە چەند شوێنێکی جاجاوە تەسیری لێ دەکرێت یعنی جاری وایە جەستە تەسیر لە دەروون دەکات هەر یەکە لەمانە ینی دەوریان هەیە لەسەرەوەی کە ئەو دەروونە توش ببێت بەڵام ئەوەی کە لێرە باسی دەکەیت خراپترین ئەو شتانەیە کە تووشی دەروون دەبێت ئەویش لە ڕێگەی ناڕەوایەتیکردنەوە تووشی دەبێت نەخۆشیەکان چین سوکرات دوایەوە باسی ئەوە دەکات کە کۆمەڵێ نەخۆشیش هەیە تووشی دەروون دێن وەکو ناڕەوایی و نادانی و ترس نادانی ینی نەزانی ینی ئەگەر زانین دەروون ئاوادان کاتەوە ئەوە نەزانی نەخۆشی دەخات ئەگەر ئەمان ئارامی دەروون بە ساغی ڕاگرێ ئەوە ترس نەخۆشی دەکە ینی هارمۆنیاکەی تێک دەدات ئاڵێ ئەمانە و خراپانن کە تووشی دەروون دێن ئەویش دەڵێ پۆلسیش دەڵێ وایە ئەمانە تووشی دەروون دێن وەکو چۆن ئەوانی تر تووشی جەستە و چووسی ماڵ و مڵکەکەمان دێن دوایەوە دەیەوێت شتەکە ڕۆشن کاتەوە سکورات بە پۆلس دەڵێ یعنی تۆ لەگەڵ مایلەوە کە لەش و دەروون سێ دەرتی جیاوازیان توش دەبێت سامان و لەش و دەروون سێ دەردی جیاوازیان توش دەبێت کە نەداری و نەخۆشی و ناڕەوایی یعنی ئەمجارە دەردەکان ئەو دەردە ئەساسیەکانەوانی کە لاومویان خراپترن وەردەگرێت نەداری بۆ سەروەت و سامان نەخۆشی بۆ جەستە ناڕەوایی بۆ دەروون هەڵێ بەڵێ بەس لە ڕێگەی ئەمەوە دەیەوێت بەرە ئەوە بڕوا کە بگاتەوە دەرەنجامی کە پێشتر ئەو وەکو گریمانەیەک عەرزی کردووە بۆ سەلماندن ئەویش ئەوەیە ئەوەی کە سزا وەردەگرێ ئەوەی کە سزا وەرناگرێ بەدبەخترە لەوەی کە سزا وەردەگرێت ئەگەر تاوانێکی کرد ئەڵێ باشە کام لێم سێ دەردە قیزەوەنترینیانە قەبیحترینیانە لای تۆش ناڕەوایی خراپترین و قیزەوەنترینیان نییە ئەمە تاوان بنەمای ستاتیکەکەیە کە ئەو جار باسمان کرد ناخۆش ناشیرین پیس ئەوەی کە پێی دەڵێن پیس یعنی شتانێک گەیە پیسن بەڵام ناخۆش نین ینی پیس لاقێزەون شتێکی تر ڕەتی بە هەستی ستاتیکی ئەمەوە هەیە جا ئەوە جارێکی تر لێرە دێنێتەوە دەڵێ ئەم ستانە کامیان لە هەمویان ناشیرینتر و قەبیحترە ینی ئەگەر دەروون نەخۆش بکەوێ نەخۆشی دەرونی ناشیرینترە یا نەخۆشی جەستەیی یا نەخۆشی ئەوەی کە تووشی مڵک و سامان دەبێت دەردەکە تەوان دەردەکە کامیان قەزەوەنتر و ناشیرینترە ئەڵێ تۆ پێت وانییە ناڕەوایی لە هەمویان ناشیرینترە قەزەوەنترە پۆلسیش دەڵێ با چونکە پۆلس پێشتر باسیەوەی کرد کە ستەمکاری ناڕەوایەتی کردن یا ستەمکردن چییە؟ قەزەونە بەڵام ناخۆش نییە ئەڵێ سکورات گەر قەزەوەنترینیان بێت ئەی نابێ خراپترینیشیان بێت ینی ئەوەی قەزەونە خراپیشە پۆلس دەڵێ سکرات بە چ مانایەک دەڵێ خراپترینیانە تەمە نێماگەر باش و خراپ بەپی چێژ و ئازار لێک بینەوە بڵێن ئەوەی بە چێژە خۆشە ئەوە باشە ئەوە فعلەن تووشی کێشە دەبین چونکە حەسەب ئەوەی کە هینە ناڕەوایی ئەوەی کە دەستی دەخا ناخۆش نییە چونکە تۆ سەروەت و دەست دەکەوێت مڵک و ماڵە دەست دەکەوێت یعنی تۆ بۆ ئەوە ئەمە دەکەی بۆ ئەوەی خۆش بژی مڵک و سامان و شتانێکە دەستکەوێت کە خەڵکی تر تەمەتۆی پێوە نەکات و تەمەتۆی پێوەکەی سکرات دەڵێ جارێکی تر دێتەوە سەر ئەوەی خراپە یا سوودی هەیە ئەوەی خراپە یا زیانی هەیە یا ئێشی هەیە ئەوەی چاکە یا سوودی هەیە یا خۆشیتی هەیە یا یەکێک لەمانێتیایە یان یا یەکێک لەمانە یا هەردووکیانیتیایە ئەوە قەزەونە
طبعا بۆ قێزەونی و بۆ ناشرینی و جوانیش ئەوەی خێزەونا ڕەمان شدا دەبێت ئەو دوشتەی تیا بێجا یەکێک لەو دوشتە یا هەردووکی تیا بێجا ناشرینە چونکە لای سوکرات وەکو وتمان جوانی و چاکی یەکن ئەوەی کە لە سەرەتاوە دەڵێ پۆلس ینی تۆ جوانی و چاکی بە یەک نابینی ناشرینی و خراپیش یەک نی لای تۆ ئەم دوانە گیان تاوان لای سوکرات یەکە هەردووکیان مادام ئەو بەم دوانە یەکێکیان جوانە ئەوەی باشیشە بەم دوانە یەکێکیان باشە یا بە هەردووکیان باشە تەبا ئەڵێ خراپترینیانە چونکە یا زۆرترین ئازاری هەیە یا گەورەترین زیانی هەیە یا هەردووکیانی پێکەوە هەیە یعنی ئەگەر یەک دانەشان هەبێ ئەوە هەر خراپترینیانە خراپترین تەبەن لە بەنسبەت کامەوە بەنسبەت دەردەکەی جەستە و دەردەکەی سەروەت و سامانەکەەوە ئەڵێ ئەوەش دروستە ئەڵێ تۆ خۆت تۆزێک لەمە و بەردانت بۆدا نەناکە ناڕەوایی و خراپی دەروون بە گشتی قێزەوەنترن ئەی تۆ خۆ دەرئەمەد وت کە ئەوەی تووشی دەروون دێ ئەو دەردە لە هەمویان پیس و ناشرینترە لەوەی کە تووشی جەستا یا تووشی سەروەت و سامان دێ ئێڵێ تو خۆ دەمەد وت دەی مادام ئەمەد وت ئەگەر ئەمە بێت ئەوە یا دەبێت سوودی یا دەبێت زەرەری هەبێ یا دەبێت ئێشی هەبێت ئەمە مەوزوعەکە ناڕەواییە یانی ئایا ناڕەوایی ئێشی هەیە یا زەرەری هەیە پۆلس دەڵێ با یعنی لەگەڵ تا هاوڕام لەوەکە دەبێت یەکێک یا هەردووکیانی لەمە هەبێت دەی ئەوەی کەوای کردووە قێزەوەنترینیان بێ یا دەبێت ئەوە بێ کە زۆرترین ئازاری هەیە یا ئەوە بێ زۆرترین زیانی هەیە یا هەردووکیان بێ پێکەوە پۆلس دەڵێ بێگومان سکرات باشە کامیان ناخۆشتر و بە ئازارترە ئەوەی کە ستەمکار بین یا ترسنۆک و نەزان یا نەدار و نەخۆش نەداری و نەخۆشیەکەەوە دەرد و بەلاکەی نەخۆشیەکەی جەستە و ماڵەکەیە ناڕەوایی ئەوەی دەروونە بەڵام لەگەڵ ناڕەواییە نادانی شەری دەروونە ترسیشی دەروونە بەڵام ناڕەوایی لە دوانەکەی تر خراپترە بۆ دەروون خراپترین دەردە بەڵام لە عینی کاتیشا خراپترە لە چی لە دەردە جەستەیەکە و دەردە مڵکێکەش ئەڵێ ئەلەمانە کامیان لە هەمویان ناخۆشترە جارێ مۆزوعەکە ناخۆشیەکە تاقی دەکەنەوە پۆلس دەڵێ سکرات نابیان گفتوگۆیە ئەو ئەنجامەی لێ بکەوێتەوە ئەویش یەکسەر دەڵێ ینی بەڕاستی ینی ستەمکاری ناخۆش نیە ستەمکردن ناخۆش نییە ستەم لێکران ناخۆشە ئەڵێ لەبەرەوە من ئەمەی ناکەم سکراتیش دەڵێ ئەوی تریان دێنێتەوە تەمان ئەو کاتە مادام ناخۆشیەکە ینی لە ناخۆشیە زیاتر لەوان ناخۆشتر نەبوو ئەوە ئیلانە دەبێت لە چیا بێ زیانی لەوانی تر خراپتر بێت تەمان لەکوێوە زیانەکەش دیاری دەکرێت لەوە ناکە لە بەرکەوتنی ئەو شتە بە شتەکەی تر نا لە ئەو شتێک کە زەرەری پێ دەکەوێت بۆ نمونە تۆ کۆمەڵە شتی جیاجیات هەیە لە ماڵەوە هەر یەکەیان بەهایەکی دیاریکراوی هەیە هەیانە بەهایەکی زۆر بەرزی هەیە هەیانە بەهایەکی زۆر ئەتیادی هەیە کاتێک ئەم شتانە یەکێکیان دەشکێ ئەگەر گرانبەهاکەیان بشکی ئەوە تۆ زۆرترین زیانت پێکەوتووە ئەگەر کەمبەهاکەیان بشکی ئەوە کەمترین زیانت پێکەوتووە لە نێوان جەستە و مڵک و دەروونە دەروون بە بەهاترینیانە لەبەر ئەوە کاتێک کە نەخۆشیەک تووشی دەروون دێت ئەگەر ڕادەکەشی بەقەدەر ئەو ڕادەیە بێ کە نەخۆشیەک تووشی جەستە دێ یا تووشی مڵک و ماڵ دێ ئەوە هەر ئەو نەخۆشیە زەرەرمەندترە لە نەخۆشیەکانی تر ئەڵێ باشە گەر خراپی دەروون لە هەموو خراپیەکانی تر قەزەوەنتر بێت بەڵام ئازار و ناخۆشیەکەی لەوانی تر زیاتر نەبێت ئەوە هەر دەبێت زیانەکەی لە هەمووانی تر گەورەتر بێ بۆیە قێزەوەنترە ئەین دەبێت یەکێکیان هەر زیاتر بێ لە ویتریان ئەوە خۆشی و ناخۆشیەکە دەخەینە لاوە کە خۆشی ناخۆشی بە نسبەت قازانج و زەرەرەوە یعنی شتێکی کەمترە لە قازانج و زەرەر چونکەمەیان وەکو وتمان بنەمای تەندروستیە ئەوی تریان بنەمای چێژ و ئازارە پۆلس دەڵێ وا دیارە کەوا بێت یعنی چی؟
يعني زەرەری زیاترە. تامان لەکوێوە زەرەری زیاتر ئەگەر بڵێ وانە ئەڵێ ئەی باشە تۆ دەروون لە هەموو شتێک لە لات گرنگتر نییە کە دەروون ڕەک دەروون خۆتی دەروون نزیکترین شتە لە ئێمەوە وە دەروون ئەو شتەشەکە هیچ شتێکی تر جگە لە خۆمان ناتوانێت تەسەڕفی پێوە بکە وەکۆی کە لە پێشتر باسم کرد بە نسبەت دەستەکەەوە دەی لەمەوە دەگاتە چی دەڵێ سکوات کەواتە ستەمکاری و ناڕەوایی و کەواتە ستەمکاری و ناڕەوایەتی و ناڕەوایەتی دەرد و خراپەکانی تری دەروون گەورەترین زیانیان هەیە ئەمە یەکەمیان ئەو نەخۆش دەردانەی کە تووشی دەروون دەبن ئەوانەی کە تووشی دەروون دەبن زیان بەخشترن هەتا ئەوانەی تووشی جەستە و تووشی ماڵ دەبن ئەمە یەکەم جار ئەمە ساغ دەکاتەوە تامان بۆچی چونکە ئەو سێشتە هەر یەکەیان بە نسبەت ئینسانەکەەوە باکەی جیاوازە لەبەر ئەوە هەر دەردێک کە تووشی دەروون دێ یعنی دەردێک تووشی جەستەت بێ یان باشترە لەوەی تووشی دەروونت بێ تووشی مڵکەکەت بێ باشترە لەوەی کە تووشی جەستەت ئەڵام نیشەمان باوڕم هەیە ئەمانە تەسەور دەکەم لای هەمووشمان هەروە بێت اینجا دوای ئەوە دێتە سەر ئەوەی کاتێک ئەو دەردانە تووشی ئەم سێ مەنتیقەی ئێمە دەبێ جەستە و مڵک و دەروون ئەی تووشیا چی بکەین چۆن خۆمانی لێ ڕزگارکەین حتما دەبێ هونەرێک هەبێ بۆ ڕزگارکردنی ئێمە لەم دەردانە ئەویش باسی ئەو هونەرانە دەکات ئەڵێ باشە کام هونەرەیە کە مرۆڤ لە نەداری ڕزگار دەکات ئەیا هونەرە ئابووری نییە یعنی ئابووری ئێمە لە نەداری ڕزگار دەکات وەڵز دەڵێ با دوای ئەوە سکرات دەڵێ ئەی ئەوەی لە نەخۆشی ڕزگارمان دەکات هونەری پزیشکی نییە دەڵێ با اینجا دوای ئەوە دەینە سەر ئەوی تر کە لە دەروونەکە ڕزگارمان دەکات ئەی چی لە خراپە و ناڕەوایی ڕزگارمان دەکات لەوانەیە پرسیارەکە بەم شێوەیە تووشی حەپەسانت بکە لەبەرەوە پرسیارەکە بە شێوەیەکی تر دەکەم باشە ئەوانەی نەخۆشی تووشی جەستەیان هاتووە بۆ وەرگرتنی چارەسەر دەیانوێن بۆ لای کێ ئەوەی تاوان نەخۆشی تووشی جەستەی هاتووە دەیبین بۆ لای پزیشک تا چارەسەری بکە دوایەوە دێت ئەوەی کە تووشی تاوان هاتووە بۆی ئەمە دەرونی نەخۆش کەوتووە بۆ ئەوەی ئەمانە پاک ببنەوە لەو تاوانە چاک ببنەوە دەرونیان چاک بێتەوە دەبێت بیان بێن بۆ لای کێ هیچ تاوان هونەرەکە لەوێ هونەری دادپەروەریە ڕەواکاریە دەبێت ئەوانەش بەرین بۆ لای کێ بۆ لای ڕەواکارەکان تاوان من لێرە ڕەواکار بە معنای حاکم بەکار نایەنم بە معنای قازی ئەوەی کە حکمەکە دەدا ئەنی بڕیاری جێبەجێکردنی حکمەکە ئەنی بڕیار دەدا کەەوە حکمە دەبێت جێبەجێ بکرێت باشە ئەڵێ ئەگەر ئابووری لە نەداری ڕزگارمان کە و پزیشکی لە نەخۆشی ڕزگارمان بکە ئەوە ڕەواکاریش لە ستەم و ناڕەوایی ڕزگارمان دەکات ئەمان هەمووی دەردن هەریەکە هەر ڕوونەرێک هەیە بۆ ئەوەی لەو دەردانە ڕزگارمانکە کەواتە ڕەواکاری لە ناڕەوایی ڕزگارمان دەکات لە ڕێگەی چیەوە ئەگەر ئەو لە ڕێگەی دەرمانەوە بێ ئەو لە ڕێگەی شتێکەوە کە ناومان ناوە سزا بەڵام وتم ئەگەر لێەوە سێریکەین ئەمە لە ڕاستە چەند ئێشی جەستە سزایە یعنی ئەمە سزایە کە دکتۆرێک ئێش بە جەستەی کەسێک دەگەیەنێ ئەوەندەش ئەوە سزایە کە ئێمە لە ڕێگەیەوە لەو نەخۆشیی تووشی دەرومان بۆ ڕزگار دەبین لەبەرەوە لێرە ناوبردننی ئەمە بە سزا لە ڕاستە ناوەکە دروست نییە بۆ ئەم شوێنە بەڵام بۆ ئەو شوێنەی کە کەسەکە بە ناچاری دەبرێت سزا دەدرێت ئەوە چییە؟ ئەوە دەتوانانی سزا بەکاربێن ینی سزا بۆ تەمێکردن ئەمەیان سزایە بە زەمەی کە کەسەکە خۆی دەیەوێت بچێ خۆی پاکاتەوە ئەمە لە ڕاستە وەرگرتنی دەرمان چارەسەرایانی بەڵام بۆ وەرگرتنی ئەم چارەسەرە دەبێت ئێشێکە بێ ئێشانێکە بێ ڕوو بدە لەن جەستەیەکە ژەروایە تاوەکو ئەو نەخۆشیە دەردەچێت
دەبێت شتێکەیە ڕوو بدە ئێشەکەیە لەو جەستا ڕوو بدە تا چاک بنەوەکە کەسەکە چاک بێتەوە. ئەڵێ دوایەوە پرسیار دەکاتە لە جوانی دێنێتەوە ئەڵێ کام لەو سێ هونەرە جوانترینیانە؟ پزیشکی، ئابووری، ڕەواکاری. پۆلیسیش دەڵێ ئەگەر بەڕێزی بە تەسەسول دایاننی ئەوە ڕەواکاری لە هەمویان جوانترە، لە دوو هونەرەکەی تر جوانترە، یعنی لە پزیشکیش و لە ئابووری. دێتەوە سەر هەم ئاوکێشەکەی تر. طبعاً ئەگەر جوانترینیان بێت دەبێ یا سوودی هەبێ یا خۆشی زۆری تیا بێت، ینی ئەوەیان جوانترینە خۆشی بەخشترینیانە یا سوود بەخشترینیانە. ئەڵێ ئەمە وانییە کە ئەگەر هەرکامیان جوانترینیان بێ یا سوودێکی لە هەمویان زیاتر سوود دەگەیەنێ یا لە هەمویان زیاتر خۆشی دەگەیەنێ؟ دەڵێ بەڵێ وایە. طبعاً جارێکی تریش ئەوەی ڕەوایە ڕەواکاری یا بڵێن ڕەواکاری وەک هونەر لە ڕاستیە جارێکی تر دەگەینەوە ئەوەی کە خۆشی ناگەیەنێ. چی دەگەیەنێ؟ سوود دەگەیەنێ. جا هەر دووبارە دەچنەوە سەر ئەوە ئایا ئەمە خۆشی دەگەیەنێ یا سوود. بەڵام زۆر بە جوانی دەڕوات سکولات بۆیە هەر دەیخوێنمەوە. ئەڵێ باشە کاتێ دەکەویتە بەردەستی پزیشکێک تا چارەسەری نەخۆشی دەکەوینە بەردەستی پزیشکێک تا چارەسەری نەخۆشیەکەمان بکە، ئەمە شتێکی خۆشە؟ هێ بێگومانم شتێکی زۆر زۆر ناخۆشە. ینی ئەمە هەمومان دەزانی ناخۆشە کە دەچین بۆ لای دکتۆر، ئەنی شتێکی خۆش نییە، خۆشیمان پێ نادا. پۆلیسیش دەڵێ وەکو ئێمە دەڵێ وا نازانم خۆشە. ئەی باش ئەمە سوودی بۆ ئێمە نییە؟ دەڵێ با سوودی هەیە. سکرات لە ڕاستیدا نەخۆشەکان بەهۆی ئەوانەوە لە نەخۆشیەکەیان ڕزگاریان دەبێت، بەهۆی ئەوانەوە لە نەخۆشیەکانیان ڕزگاریان دەبێت لە بۆی پزیشکەکانەوە. ئەوانیش بۆ ئەوەی چاک ببنەوە ینی نەخۆشەکان دەبێت ڕازی بن هێرشیان پێ بگە، لەبەر ئەوەی دەرهێنانی ناڕەوایەتی لە ناو دڵ و دەرونی ئینسانە بەڕاستی ئێشی هەیە، هەر وەکو وایە فیشەکێک لە ناو جەستە ئینسانە بێتە دەرێ و ئەو ئێشە کە دروست دەبێت بۆ فرەدانی ئەو شتەیە، ینی جۆرەکە لە هێز بەکاردێنرێ و ئەوە مقاومە دەکات بۆەوەی ئەمە فرێ بدرێتە دەرێ ئەو ئێشە دروست دەبێت چونکە لێکردنەوەیە.